لە شاری هەولێر و لە هۆڵ یانەیەکە دوای 3 ڕۆژ لە بەردەوامی یانەکانی خولی پلە دووی باسکەی یانەکانی کوردستان کۆتایی پیاد. لە خولەکە 6 یانە بەشدار بوون لە یاری کۆتایی سەورە و سۆران بەیەکگەیشتن. نیوەی یەکەم لە ماوەی یەکەم سۆران 19 بەدە پێشکەوت. لە ماوەی دووەم سەورە هەمان ئەنجامی تۆمار کردو، یارەکە 29-29 یەکسان بۆ. لە ماوەی سێم سۆران 12 خاڵی تری تۆمار کردو، سەورە 9 خاڵ. بەڵام لە ماوەی چوارەم و کۆتایی سەورە توانی 21 خاڵ تۆمار بکە بەرامبەر بە 16 خاڵ بۆ سۆران. ئەمە ژوای کرد سەورە بە جیاوازی تەنها 2 خاڵ براوە بێت بە ئەنجامی 59 خاڵ بەرامبەر بە 57 خاڵ و بێتە پاڵەوان و سۆرانیش پلەی دووەمی وەرگرت. هەردوویانە بۆ وەرزی نوێ لە خولی پلەی گەری دەکەن. دوای کۆتایی هاتنی یارەکەش خەڵات بەسەر یاریزانان دابەش کرا و جامی یەکەم و دووەم بە سەورە و سۆران بەخشرا. گیانی سەورەی وەرشی ئەمڕۆ یاریمان هەبوو بەرامبەر سۆران. براوە بووین و سەرکەوتین وەک یەکەم بۆ خولی پلەیەک. بە هیوای سەرکەوتن بۆ گشت تیپەکان. پاڵەوانێتێکی خۆش بوو. ڕکابەریەکان بەهێز بوو. چونکە تیپەکان ئاستیان لە یەکۆ نزیک بوو. بینیتان بە جیاوازی 3 خاڵ براوە بووین. بە هیوای سەرکەوتن بۆ گشت تیپەکان. ئێمە وەکو نادی سۆران هاتین بەشداریمان لەو خولە کرد. ئیتر لەخوا بەزارێ سەرکەوتین بۆ پلەیەک. هیوادار بووین بوتوڵەکەمان ببرد بە پلەیەکەمی. بەڵام ئیتر بە بۆنەیەوەی هەرێکەمان ماوەیەکی زۆر زۆرە لە وەرزش دوورکەوتینێتەوە. ئیتر لەخوا بەزار بێسا باشە بتوڵە کرایەوە گەنجی زیاتر پێ بگات و ئیشەڵڵا لەمەودا خولی باشی شەکرێتەوە یەکەمیش بەدەست دێنین و